بۆیە ئەم خاڵانە گرینگە ئێمە کە باسی ئەەکەین بۆ پاڵپشتیە بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی پەروەردە و خوێندن. خاڵی یەکەم دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە تەرفیع بۆ مامۆستایان کە بە نایاسایی ماوەی چەندین ساڵە وەستاوە. خاڵی دووەم پێدانی موچە لە کاتی خۆیدا کە 30 ڕۆژ جارێکە و حکوومەت پابەندی بەڵێنەکانی بێ. خاڵی سێیەم چارەسەرکردنی گرفتی مامۆستایانی وانەبێژی و کە بە دامەزراندن یان گرێبەست کە زیاتر لە 21,000 مامۆستای وانەبێژ هەیە، زۆربەی ناوەندەکانی خوێندن لە دەرەوەی شارەکان ئەوان پڕیان کردوتەوە. خاڵی چوارەم گێرانەوەی موچەی پاشەکەوتکراو لە ڕێی دانانی هەژماری بانقی. خاڵی پێنجەم هاوتاکردنی موچەی خانەنیشان لەگەڵ حکوومەتی ناوەند. خاڵی شەشەم گواستنەوەی موچەی مامۆستایانی خوێندنی کوردی بۆ سەر ناوەند کە چەندین ساڵە داوایان کردووە. خاڵی حەوتەم مۆڵەتی بێموچە لە 2 ساڵەوە بکرێتە 5 ساڵ وەکو وەزارەتەکانی تری حکوومەتی هەرێم. خاڵی هەشتەم گرنگیدان بەوانەی پەروەردەی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندن، ئەویش بە دامەزراندنی مامۆستای پسپۆر و سەرپەرشتیاری تایبەت بە پەروەردەی ئیسلامی. خاڵی نۆیەم جێبەجێکردنی یاسای پارێزبەندی بۆ سەرجەم مامۆستایان لە ناوەندەکانی خوێندن وەکو هەنگاوێک بۆ گەڕانەوەی شکۆی مامۆستایان کە چەندین جارە شکۆی مامۆستایان دەشکێندرێ و دوا بێڕێزی بەرامبەر مامۆستایان کرا کە 2 مامۆسای زانکۆ بوونە قوربانی بەدەست قوتابیەک، ئەویش کە نەبوونی پەروەردەیە، نەبوونی پارێزبەندیە، هەروەکو ئەوەی کە لە بەغایە پارێزبەندی بۆ مامۆستایان هەیە لە هەردوو وەزارەتە. خاڵی دەیەم چاکردنی سیستەمی پەروەردە و فێرکردن لە هەموو ڕوویەکەوە بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی پەروەردە کە بەڕاستی هەر لە بینایی خوێندن، هەر لە تاقیگا، هەر لە ناوپۆل، هەر لە ستاندەری جیهانی لە پێوەرەکانە هیچی لە ئاستی پێویستان نییە کە زیاتر لە 2000 قوتابخانەمان دەوێت بۆ ئەوەی دوودەوامی نەمینێ و زیاتر لە 30,000 پۆلمان ئەوێ بۆ ئەوەی 40 قوتابی و 60 قوتابی لە پۆلدا نەمینێ. خاڵی یانزەم دوورخستنەوەی دەستوەردانی حزبی لە ناوەندەکانی خوێندن لە هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا کە ئێستا ئەو بوارە سەق بۆتەوە بۆیە داواکارین. حکوومەتی هەرێم و وەزارەی پەروەردە ئەم خاڵانەی کە خستمانە بەردەستیان جێبەجێ بکرێ و کاری لەسەر بکرێت، چونکە بەڕاستی ئێمە وەکو نوێنەرانی مامۆسایانی کۆمەڵ پشتگیری لە هەموو ڕێپێوانێک لە هەموو کارێکی مەدەنیانە ئەکەین بۆ هەموو فشارێک کە بۆ ئەوەی شکۆی مامۆستا و ئەو داواکاریانە بگەڕێتەوە و